کەڵەکەبوونی زەبڵ و خاشاکە لە نێوگەڕەک و کۆڵانەکانی ناحیەی وەرتێ. زەبڵ و خاشاکە لێرە خڕبوویتەوە ئەگەر عقوبەت هەبە نابا فڕێدا بە. بەهۆی نەبوونی شوێنێک بۆ فڕێدانی زەبڵ و خاشاک زیاتر لە مانگێک کە شارەکە پاک نەکراوەتەوە. واللهی ئەم زەبڵ و خاشاکە بۆ ناحیەی وەرتێ سیمایەکی زۆر ناشرینی پێبەخشیوە، چونکە ئێرە شوێنێکی گەشتیاریە. ڕاستی ئەمە ماوەی 2 مانگە هیچ زەبڵ و خاشاکێک لە نێو ناحیەی وەرتێ فرێ نەدراوە کە بۆ هۆی ئەوەی هیچ شوێنێک نییە کە ئەم زەبڵە لێ فرە بدرێ. من جاران وام گۆم خەڵکی جاران ئەگەر مساکیلێک لە گوندی هەبایە چەند خەڵکێک دانیشت و جەماعەتێک دانیشت و سێ ڕیسپی دانیشت پیاوی ماقۆڵ دانیشتن کێشەکانیان زوو و چارەسەر دەکرد. بەڵام ئەو کێشەی هەندێک نییە بەو ڕۆژەی گەیشت یا هەندە ئەو سیمایی و هەن ناشرین کردیەوە بە عسابی خۆی لە ناحیە و شارە و ئەوە کارە ساتە ئەو زەبڵە ئێستا هەمایتەوە بە وەختەی جامێ شوماری لێوەداری ئەوە بەرەو گەرما ئەسی و بەڕاستی شوێنی ئێرێز لەمە دوا خەڵک زۆر ڕوو ئێراکا بە بۆنەی گەشت و گوزار و شوێنێکی سیاعی و هەر حەیف بەڕاستی ئێرەی هەبی دەبایە هەرمونە بەیانمونە. پێشتر زەبڵ و خاشاکی ناحیەی وەرتێ دەگوازرایەوە بۆ ناحیەی قەسرێ، بەڵام خەڵکی ناوچەکە ناڕەزایی و ڕێگریان لەوە کرد زەبڵ و خاشاکی ناحیەی وەرتێ ببرێتە سنووری ئەوان. موختاری ناحیەی وەرتێش دەڵێ هەوڵمان داوە کێشەکە چارەسەر بکەین و لە سنووری ناحیەی وەرتێ پارچە زەویەکمان تەرخان کردووە تاکو زەبڵ و خاشاکی تێدا ژێر خاک بکەین. ئەو گرفتەی زەبڵی تقریبان مانگەکە گرفتەی ئەو گرفتن لۆ دروست بووە تا ئێستا جێ هەبوو بەس کێشەکە لە قەسرێ بوو مشکلە لەگەڵ قەسرێ هەبووە. ئێستا خوای بەزیاد مشکلەکە حەل بووە. ئێستا لە بینە سنێران جێشکە نەبوو لە سنێران لێ عسیمەکەن و جوانیش تا ئینشاڵڵا مشکلەکە حەل بوو هەر ئەو شەو دەست پێکەی فڕادری. نەبوونی کارگەی ڕیسایکلین لە سنووری ئیداری سۆران وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژگرفتی کەڵەکەبوونی زەبڵ و خاشاک و نەبوونی شوێن بۆ فرێدانی زیاتر بێت. سەرڕای ئەوەش فرێدانی زەبڵ و خاشاک بووەتە هۆی پیسبوونی خاک و ئاوی ڕووبارەکانی ناوچەکە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی وەرتێ.